کاک شەهرام سڵاوت لەبێ پێمان بڵێ بانە شارێکی بازرگانیە بە بازاڕە گەرم و گوڕەکەی ناسراوە چۆن بوو ئەسڵەنەوە بیرتان لەوە کردەوە کە گوڵ و زەعفەران و گوڵاو بەرهەم بهێنن؟ سڵاو ڕێزم هەیە لە خزمەت خۆتان و تەواوی بینەرانی شەبەکە جوانەکەتانەوە بەناوی خوا. واقعیەتی دروستە بانە شارێکی بازرگانی و بە بازرگانی ناسراوە لە تەواوی ئێران لە دوای کوردستاندا. وەلی لەخوای گەورە بەزە ئێمە خۆمان زەمینەکەمان هەبوو وڵاتەکەمان هەبوو حەزمانەکرد بەرهەمێکی تازە و نوێ پێک بێنین. هەر بۆ هۆیەوە دەستمان کرد بە تاقیکردن و بەو نەتیجەیە گەیشتن کە واقعاً بەرهەمێکی وەکو زەعفەران مەخسووسەن لەگەڵ گوڵاو و گوڵەباغ بەرهەمێکە کە سازگارە لەگەڵ وڵاتەکەمان لەگەڵ زەمینە کشاوەرزیەکانمان هەر بۆ هۆیەوە ئێمەش دەستمان کرد بە تاقیقێک و وا بوو کە گوڵاو و زەعفەرانەکەمان پێکێنە. باشە کاک شەهرام، زەعفەران خۆی بەرهەمێکی گرانبەهایە تا چەند ژینگە و کەش و هەوای بانە گونجاو لەبارە بۆ ڕواندنی زەعفەران تێچووەکانتان لەگەڵ داهاتەکانتان یەکەگرێتەوە ئەتوان داهاتێکی باشتان هەبێلەی؟ لەخوای گەورە بە زریان خانم واقعاً زەعفەران دروستە مەحسوولێکی گرانبەهایە و مەحسوولێکی زۆر بە ئەرزشە هەم لە ئێرانە هەم لە تەواوی دنیاشە. زەعفەران لە خودی ئێرانە زۆرتر لە پارێزگای مەشهەد بەرهەم دێ وەلی ئێمە توانیمانەگەانی کەش و هەوای بانە زۆر عالیە بۆ ئەغڵەبی مەحسوولەکان جواب بەداتەوانێت. واقعاً زەعفەران لە نێوی بانەدا جوابی داواتوانێت بەڵێ لەخوای گەورە بەزیابێ هەم داهات و تێژوەکەشی تقریباً عالیە ئەتوانم بڵم زۆر باشە. ئەی باشە زۆرتر چ جۆرە گوڵێک بەرهەمەهێنن؟ ینی جۆری گوڵەکە چییە کە لە بانە بەرهەمەهێنرێت و کام جۆرە گوڵانە زۆرتر بۆ دروستکردنی گوڵاو شیاون؟ گوڵی محەممەدیە گوڵە باقی پێڵێن و ڕقمێکی خاصیەیە کە ئەو ڕقەمە نەبێ ئەغڵبی گوڵە ڕۆزەکان هەند جوانن بۆنێکی خۆشیان هەیە وەلی بەقەڵکی گوڵاو نایەن چون گوڵاوەکان یا ئەترشێ یا ئەو بۆن و بەرهەمەی نییە وەلی گوڵ محەممەدیەکە یا هەرە گوڵە باقی خۆمان ڕقمێکی عالی و بۆن و بەرهەمێکی عالی هەیە بۆ گوڵاو ینی گوڵاوێکی نابوو دەرەجەیەکمانێت. باشە ساڵانە ئەزانن بەداتا ئەگەر بە ژمارە هەتان بێ بۆ نمونە ئێوە بۆ خۆتان بەرهەمی گوڵ و زەعفەرانەکەتان چەندانی چەند گوڵ بەرهەمەهێنن چەند زەعفەران بەرهەمەهێنن و چەند گوڵاوی لێ ئەگرن؟ لە باسی گوڵاو و زەعفەرانەکەیە ئێمە بە هکتارە لێرەکانە مەسەلەن هکتارێک گوڵ محەممەدی 2 تا 5 تۆن گوڵی ئەبێ لە ساڵە و لە هەر کیلۆ گوڵێکە ئێمە 1.7 لیتر گوڵاوەکەین یعنی تقریبا ساڵانە لەو 5 لیترەیە تقریب لەو 5 تۆنەیە هەری شخصانی خودی خۆمان بێزگەوەی کە دەوروبەرەکانیشمان ئەو کەسانی کە لەیاندا و گوڵ محەممەدەکە ئێمە کولان خەریداری تەواویانی خەریداری تەواوی مەحسوولەکان یانی تەواوی بەرهەمەکان یانین کە ئەیکەین بە گوڵاو لە یەک هکتار گوڵ محەممەدیە تقریبا 5 تۆن گوڵ بەرهەم دێت کە ئەو 5 تۆنە لە هەر کیلۆیەک 1.7 لیتر گوڵاوی لێگرین تقریبا ئەو 5 تۆنە نزیکەی 10,000 لیتر 9,000 خوردێکی ئێمە گوڵاو لێگرین. باشە کاک شەهرام زەعفەران بۆ زەعفەرانەکەش هەر بە هکتارە بەس زەعفەران لەگەڵ گوڵ محەممەدی فەرقێ یعنی هکتاری ساڵانە بینی 2 تا 3 کیلۆ إلى 5 کیلۆ ئەگەر ساڵەکەی زۆر باش بێ و محسوولێکی زۆر باشمان بێ ئەتوانین 2 تا 5 کیلۆ زەعفەرانی بەرداشت بکەین. باشە کاک شەهرام کە ئەچینە مارکێتەکان براندی جیاوازی گوڵاو ئەبینین جیاوازی ئەو گوڵاوە کە ئێوە بەرهەمی ئەهێنن چییە لەگەڵەوەی کە لە بازاڕەکەی هەیە و لە مارکێتەکانە دەست دەکەوێت؟ شتێکی تەبیعیە زریان خانم کە گوڵاو یا هەر مەحسوولەکە واقعاً تەبیعی بێ و خۆماڵی بێ 100% لەگەڵ بەرهەمانەی کە شرکەتە گەورەکان یا کارخانە گەورەکان تۆلیدەکان فەرقی زۆرە چون واقعاً ئێمە گوڵاوەکەمان گوڵاوێکی سەنگینە یعنی لەگەڵ گوڵاوی دوئاتیشەی بازار کە بە دوعنوانی دوئاتیشەی فرۆشن زۆر باشتر هاتوێتەوە ئەو قسەی منیە و قسەی تەواوی مشتریەکانمانە ئەو کەسانەی کە گوڵاویان لێ تەهیە کردوون یا زەعفەرانیان لێ تەهیە کردوون واقعاً لە هەردوو مەحسوولەکانە لەخوای گەورە بەزیابێ مشتریەکان ئەوەندە ڕازین کە ئەمجا بەجێ یەک کەڕەت سفارش نزیکەی 10-12 دانە لیتر سفارش دەدەن. باشە ئەو نەتیجەیە کە مەحسوولەکەمان زۆر باشترە لەوان. باشە باسی کڕیارەکانت کرد کاک شەهرام کڕیارەکانتان زۆرتر خەڵکانی دەوروبەرن کە ئەتان ناسن یان خەڵکی شارەکە یانەوە تاوەکو تمبانە ئەزانین شارێکی گەشتیاریە خەڵکێکی زۆر لە هەموو ئێرانەوە ڕووی تێکە یان لە شارەکانی تریشەوە ئێوە کڕیاری گوڵ و گوڵاو و زەعفەرانتان هەیە؟ بەڵێ زریان خانم لە شارەکانی وەکو تاران وەکو تەورێز وەکو ورمێ وەکو ئیسفەهان کە شارە دوورەکانن لە خۆمان و لەبانەوە خۆمان ئەم ساڵ هەناردەمان کردووە بۆیان یانی کە هاتن نێوان بەمان گەشتیار کە ڕەتێک مەحسوولەکە ئێمەیان تەیە کردووە
لەوە بە دو زەنگیان بۆ داوینەوانێک کرد پولان بۆمان نردووە لە شارە دەوروبەرەکانیشمان کە لە هەموو شارەکان وەکو سەردەشت وەکو سەقز وەکو بۆکان وەکو مەهاباد لە تەواویانە ئێمە مشتریمان هەو کریارمانەیە کە واقعان زەنگە دەنەوە. کاک شەهرام بینیم کە فێستیڤاڵێک بەڕێوە چوو لە بانا فێستیڤاڵی گوڵ و گوڵاو کە خاتونێک قسەیە کرد باسیەوەیە کرێود ئاست و کواڵەتی بەرهەمەکانی گوڵ و گوڵاو و زعفرانی بانا وایە کە ئەکرێت هەناردە بکرێەوە تا بفرۆشرێ بۆ دەرەوەی ئێران نەک بە شار و پارێزگاکانی تر. توانیتانەوە بەرهەمەکەتان هەناردە بکەن یان ئەسڵەن پلانتان هەیە کە هەناردەی بکەن؟ واقعەتی زریان خانم ئێمە تا ئێستا هەناردەمانێکەوەی زۆر بە شوێنکارەکانیەوەن بەداخەوی لە بەرزەکانی ئێمە وەرگرتنی سیب سڵامەتە کە بۆ سیب سڵامەتەش واقعان زۆر بەدواوێنی بەس بەداخەوە مەسئولەکانمان زۆر هاوکاری ناکەن لەگەڵمەوە هە لەم کاناڵەوە داوان لێکەم ئەگەر چاویان لێمانە هاوکاریمان کەن کە ئینشاءڵڵا سیب سڵامەتەکەمان پێدەن بتوانین هەناردەی بکەین بۆ هەرێمی کوردستان بۆ وڵاتەکانی دەوروبەرمان چون واقعان مەحسوولێکی نایابمان هەیە و ئەگەر ئێمە بتوانین مەحسوولەکانمان ساعدت بکەین هەناردریان هەناردەیانکەین بۆ هەرێمی کوردستان بۆ وڵاتە دەوروبەرەکان من واقعان ئێمە ئەتوانین هاندی خەڵکی بین کە بتوانن بۆ محەممەدیەک زعفرانێکی زۆرتر و باشتر ئەوانیشدا بچێن کە ئێمە خەریداری مستەقیم و تەزمینیان بکەین چون ئێمە ئەگەر بتوانین هەناردەیەکەین مەحسوولەکانمان ئەتوانین بە تەزمینیەوە مەحسوولەکانی تەواوی پیشاوەرزەکانی بکڕین تەواوی بەرهەمهێنەرەکان بکڕین و بتوانین کە وڵاوێکی زۆرتر بەرهەمبێنین و بتوانین هەناردەیەکەین. زۆر سپاس شەهرام مەحموودی بەرهەمهێنەری گوڵ و گوڵاو و زعفران لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان بوون.